سەرەتا دەستخۆشیان بۆ ئینستیتوتی ژیانلقی هەولێر و گشتلقەکانی دیکە هەیە بە ئەنجامدانی ئەو پێشبڕکێ لەسەر جیاننامەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بەڕاستی ئەم پێشبڕکێ دەبێتە هۆی زیاتر ڕۆشنکردن و ڕۆشنفکردنی تاچی گەنجی موسڵمان بۆ ئەوەی زیاتر لە ژیانی پێغەمبەرەکەی ئاشنا بێت، زیاتر بە کار و کرداوەکانی پێغەمبەر ئاشنا بێت بەو شێوەیە کەوا کراوە، نەک بەو شێوە چاوەشەکارێکە ناموسڵمانان بە موسڵمانانی دەڵێن. دەستخۆشیمان لێیان هەیە، هیوادارین ئەم پێشبڕکێ و مسابقانە بەردەوام بی تاوەکو زیاتر ئەو دەرگایی کە بەڕووی گەنجاندا دەکرێت و لە ڕووی خێر و خۆشی و ڕۆشنفکردن زیاتر بێتن و دووبارە دەستخۆشیمان بۆیان هەیە. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه. باز لە بۆ دەستگای ڕووناچی لە بۆ ئەو پرۆژە گرنگەکە بۆ مۆیان دانابوو سەپاردە بە ژیانی پێغەمبەر مام صلی الله علیه وسلم، ئەو کتێبەی کە پێیان داین کە زانیاریەکی زۆر باشمان لە ژیانی پێغەمبەر مام صلی الله علیه وسلم و هاوڵەکانی بینی و ئەو ئاەتانەی کە لە بۆمان دابەزی بوو کە زانیمان لە چێن دەر و چێن دەریان و سەبار بە چاودێرەکانیشمان کەسانێکی زۆر باش میهرەبان بوون، ئاسانکاریان لۆ کردین لە هەموو بوارەکانەوە. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين. دەستخۆشی دەکەم لە ئینستیتوتی ژیار و دەستگای ڕووناکی بەوانەی کە تێدا ئیشی دەکەن ڕەحمەتی خۆیان لێبێ. بەڕاستی هەستان بەو پرۆژە و بڵاوکردنەوەی پرۆژەیەکی ئەوها گرتنەبەری پرۆژەیەکی ئەوها بۆ گشت مسلمانان سوودێکی زۆری هەیە، چونکە کۆمەڵانێک کەس هەن بەو ڕێگەیەوە دەتوانن زانیاری خۆیان زیاد بکەن. لەبەرەوە گرتنەبەری خولکردنەوە بەو شێوازە بە تایبەت لەسەر ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەمە شتێکی زۆر مهمە و سوودێکی زۆری هەیە، بە تایبەت کتێبێکی دیاریکراویش کە سوودی زۆر بگەینێ. ئەو کتێبە کە سوودێکی زۆر بە خوێنەرانی دەگەینێ، چونکە کتێبەکە وارێک خراوە کە پند سەرەتا باس کراوە بە خاڵ زیاتر دەمینێ لە مێشکی مرۆڤەکان و پاشتریش پند و ئامۆژگاریەکانی تێدا ڕوون کراوەتەوە. زیاتر ئینسان دەتوانێت فکری لێ بکاتەوە، بیری لێ بکاتەوە تا وەکو هەم خاڵی دیکەی لۆ بێ و هەم فکرەکان زیاتر قوڵ بکاتەوە، دایان بنێ بیریان لێ بکاتەوە. هۆکاری چوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام و هاوڵان عەلەیهیم سەڵات وەسەلام ئەم جەنگانەیان کردبوو کە ئەمە زۆر مهمە. ئەمڕۆ گەورەترین کێشە کە لە نێوان مسلماناندا هەیە کە ناتوانن خۆی لێ بدەن هۆکاری بوونی ئەو جەنگانەیە کە بە مسلمانانەوە لکایە و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام باوەڕداران لکایە. بەڵام کاتێک ئینسان دەخوێنێتەوە لەسەر ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، دەبینی جەنگەکان دەخوێنتەوە، دەزانی زانیاری لەسەر جەنگەکان پیا دەکا، دەزانێتن هۆکارە ڕوودانی جەنگەکان چییە. لەبەر ئەوە گەورەترین شت ئەم پرۆژەیە شتێکی زۆر مهمە، شتێکی زۆر گرینگە و دەستخۆشی لە هەموو ئەندامانیان دەکەم و لە هەموو کەسێک لەو کەسانێکەوە بوونە دەفع و هاوکاریان کردن تاوەکو پرۆژەیەکی وا دروست بکەن. ئەمە گەورەترین سوودی هەیە. خوای پەروەردیگار دەستیان پێوە بگرێ، خوای پەروەردیگار بەرەکەت بخاتە ناو ئەم پرۆژانە، خوای پەروەردیگار دڵ و کردەوەکانیان پاک بکاتەوە، لیان وەربگرێ و خوێنەرانی زیاتر سودمەند بکە. ئامین ئینشاءالله. سەرەتا دەستخۆشی خۆم ئاراستەی ئینستیتوتی ژیار و دەستگای ڕووناکی دەکەم بۆ ئەمجادانی ئەم پرۆژەیە جوانە. بەڕاستی پرۆژێکی زۆر خۆش بوو، زۆر جوان بوو، کتێبەکە زۆر بەسوود بوو. یەکەم جارم بوو کتێبی لەو شێوە بخینمەوە، خۆش بوو، ئیسفادەی زۆر بوو و تاقیکردنەوەکەش زۆر خۆش بوو، هەرچەندە کە بێ پرسیاری زۆر بوو بەڵام زۆر خۆش بوو و ئامادەیشملەوە هیچ ئەوە نەبوو شتێکی بەدەست بێنم، تەنها بەشداری کردنم بوو و یەکەم جاریشمە لەو جۆرە پرۆژانە بەشداری دەکەم و ئەم جۆرە تاقیکردنەوەانە دەکەم
ئەزمونێکی نوێ بوو لە بۆ من خۆش بوو و هیوادارم هەمیشە لەو جۆرە پرۆژانە بکرێ و دەستخۆشیتا لێ دەکەم و هیوای سەرکەوتنتا بۆ دەخوازم سەرکەوت. بسم الله الرحمن الرحیم. زۆر سپاس بۆ خوا گەورە کە یارمەتیدان بەشداریمان کرد لەو پرۆسەیە کە ئینستیتوتی ژیار و لەگەڵ دەستگای ڕووناچی پێهێستاون کە خوێندنەوەی ئەو کتابە ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە لە پاش ئەوەی کە چەند مانگێک مۆڵەتیاندا بەشداربووەکان کە ئەو کتابە بە جوانی هەزم کردن و بخوێنرەوە تێبگەن هەستا بە ئیمتیحانکردن لە ئیمتیحانەکەش ئەلحەمدولیلا سوالەکان باش بوون، سوالی دیار و ڕوون بوون. خوا گەورە بەرەکە کاتە کار و کردەوەیان خوا گەورە لیان قبولکە. لە هەموو ڕوویەک زۆر سەرکەوتوو بوو، زۆر شتێکی باشە. بەڕاستی هیوادارین کار و پرۆژەی باشتریشان هەبێت لەوە بۆ ئەوی کە گەنجەکانمان لاوەکانمان بە خوشک و برا کوتی و کوڕمانەوە زیاتر شارەزای دینەکەی خۆمان بین لە باتی شارەزاشتی ئەولابی. پرۆژەیەکی زۆر زۆر باش بوو، ئیسفادەم زۆر لێ کردووە، زۆر شتی تێدا هەبوو کە لە ژیاندا جێم لێ نەبووە، زۆر زۆر ئیسفادەم لێ کردووە. ئەگەر خراپشم جواب بەدابی هەر کەسێکمان هاتبین خراپشمان جوابدا بیتن بەس ئیسفادەشی زۆر زۆرمان لێ کردووە. هیوادارم ئەو پرۆژانە زۆر زۆر دووبارە بکرێتەوە، نەک هەر سارێدارەك سارانە سێ چارجا دووبارە بکرێتەوە هەتا زیاتر ئاشنابن بە ژیانی پێغەمبەر، هەر بەس ئەو کتێبە نەبی کتێبی زیاتر بیتن. چکە ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر زۆر لەسەر چاو و صحیحی هەیە، شەرنی هەر لە یەک سەرچاوە ئەمە بخینینەوە، سەرچاوەکان هەمویان بخینەوە بزانین جیاوازی سەرچاوەکان چییە. بە ناوی خوای گەورە و میهرەبان دەستخۆشی لە ئینستیتوتی ژیار دەکەین بۆ ئەو کردنەوەی ئەو پێشبڕچیانە، ئەم زۆرە پێشبڕچێ و خولانە. بەڕاستی ئەوە کاریگەری زۆر زۆر باشی هەیە، ینی شتی باش لە پاشخۆی بەزیدێری کۆمەڵێک گەنج لە هەموو تەمەنەکان بە ینی جیاوازی تەمەنیش هەمویان تێدا بەشداریان کردی. ئەمە ڕۆژانە دەبینین چەند تاوان ئەنجام دەدرێت، چەند ینی با بڵێن لادان هەیە لە ناو گەنجان، بەڵام ئەگەر بێت و ینی ئەو سنتەرانە هەستن بەو ئەنجامدانی ئەو کارە ئەو خولە و خولی تر و شتی باشتر لە دوابێ بێگومان ینی جێپەنجەیان زۆر زۆر دیار دەبی لەسەر گەنجان و دەبتە ئەو ینی چۆن بڵێ بدەبتە فلتەرێک بۆ با بڵێن پەروەردەکردنی گەنجان. دەستخۆشیان لێ دەکەم، هیوادارم بەردەوام بن و زیاتر ئەم زۆرە خولانە بکەنەوە بە هیوای سەرکەوتن ئینشاءالله. دەستخۆشی ئەم پرۆژەتان لێ دەکەم کە ناوەکەی زۆر جوان بوو، بە ناوی پێغەمبەرەکەت بناسە، هەم ناوەکەی زۆر جوان بوو، هەمیش پرۆژەکە پرۆژەیەکی زۆر بەسوود بوو. دەستخۆشیتان لێ دەکەم، هیوادارم بەردەوام بن و خۆشم یەکەم جارم بوو کە لە پرۆژەی وادا بەشداری بکەم. ئینشاءالله سەرکەوتی دەبم تایدا و خوای گەورە تاقەت و عیبادەتیمان لێ قبوڵ کاتن لە خوێندنەوەی کتێبەکەدا. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان دەستخۆشی لە دەستگای ئینستیتوتی ژیار و ڕێکخراوی ڕووناچی دەکەین بەڕاستی بۆ هەڵسان بە پرۆژەی گرینگە و گرانبەهایە کەوا بریتە لە پێغەمبەرەکەت بناسە. لەو ساتە وەختە و لەو کاتە ئێستادا بۆ ئێمە زۆر گرینگە کە بتوانین شارەزابین لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و هەروەها شارەزابین هەنگاو بە هەنگاو لە ژیانی ڕاستەقینەی پێغەمبەری خوا تاوەکو بتوانین لە ژیانی خۆماندا ڕەنگ بداتەوە بە کردار جێبەجێ بکەین. دواتر لە بۆ ئەو خولەش پێم باشە پێم چاکە بەڕاستی ئەم خولە بەردەوامی هەبیتن و هەروە هەموو وەختێک هەموو کاتێک بەردەوامی بە گوێرەی توانە و تااقەتی ئەم ڕێکخراوانە. بەڵام زۆر گرینگە ئەو ڕێکخراوانە کە ئەو پرۆژانە ئەنجام دەدەن بتوان زیاتر ئاشنای بکەن بەو خەڵکی بناسین لە ڕێگای ڕکلامەوە، هەندە تاوەکو بتوان ڕکلامی زیاتر بکەن، تاوەکو ئەو گەنجان یان بەشەکانی تر یان هاوڵاتیانی تر زیاتر ئاشنا بن بەو ناسینی پێغەمبەری خۆیان هەر پرۆژەیەکی تردا. و دوجاریش دەستخۆشی لەو بەڕێزانە دەکەم، هیوای سەرکەوتینان بۆ دەخوازم، هیوادارم لە ساغ و تەندروست بن لە هەردوو دنیادا ئینشاءالله. زۆر سپاس. بسم الله الرحمن الرحیم. زۆر سپاس بۆ ئینستیتوتی ژیار و دەستگای ڕووناچیکە باوبەشی هەڵسان بە ئەنجامدانی ئەم پێشبڕکەیە لە ژیانی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم کە دانانی کتێبێک بوو هەروە ئیمتحانکردن لەو کتێبە. بەڕاستی بوونی پرۆژەی لەم شێوازە زۆر پێویستە لە سەردەمی ئێستاماندا بۆ ڕەتدانەوەی ئەو شوبهاتانێکەوە دەوروژێندرێ
لەلایەن ناحەزانی ئیسلامەوە بۆ ڕەتدانەوەی ئەو شوبهاتانە کە لەسەر ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم قورئان و سوننە دەوروژێندرێ پرۆژەی لەم شێوازە پێویستە بۆیە لەم پرۆژەیەدا کە خەڵکانێکی زۆر لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستان توانیان سوودمەند بن لەم پرۆژەیە هیوادارم ئەم پرۆژە و پرۆژەی هاوشێوەی لەمە بەردەوام بێتن. زۆر سپاس. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ئەوڕۆ بەڕاستی بە خۆشبەختانە الحەمدولله پرۆژەی پێغەمبەرەکەت بناسا بەڕێوەچوو بەسەرکەوتووی الحەمدولله لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستان کە نیسوتی ژیار بۆ پەروەردە و گەشە پێدانی مرۆیی لەگەڵ بە هەماهەنگی لەگەڵ دەستگای ڕۆناچی بەڕێوەچوو لەخوا بە زیاد بێ عەدەدێکی زۆر ژمارەیەکی زۆر لە خەڵک و خوێندەوار بەشداری دەو پرۆژەی کرد. ئەو پرۆژەش بەڕاستی لە مەبەستی ئەوەی بوو کەوا پێغەمبەری خۆمان بناسین لە ڕوانگەی ئەخلاق و ڕەوشت و عیبادات و معاملات و هەڵس و کەوتی چونکە ئەوڕۆ دەبینین بەڕاستی لە ڕۆژگاری ئەوڕۆ خەڵکە هەیە زۆر ینی لەوانە معلومات و زانیاری دەربارەی زۆر شتی ئەو سەردەمە و دنیای هەبی لە بلێن فیلم و مەسائلی لاعیب و یاری و ئەو شتانە بەڵام لە ژیانی پێغەمبەرەکەی خۆی کە قودوە و پێشەوای هەموو مسلمانانە واروها ڕەحمەتەن للعالەمینە خەڵکێ بەڕاستی شارەزایی لەسەر ئەو پێغەمبەرەی نییە بۆیە ئەو کتابەی کەوا دکتۆر مستەفە سیباعی لەسەر ئەوە بوو بلێن ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و پند و ئامۆژگاریەکانمان کردە بابەتی ئەو مسابقەی هیوای ئینشاء الله سوود و قازانجێکی زۆر بۆ مسلمانانی کوردستان لێوەرگرن و پند و عیبرەتی لێوەرگرن بتە بنەمایەکی چاک لە ژیانی ڕۆژانەیان سوودیان لەو کتابەی وەرگربی و هیوای سەرکەوتنیش بۆ بەشداری خوازان دەکەین وانی کە بەشداریان کردووە سەرکەوتنێکی باش بینن و ئینشاء الله بە ئامانجەکانیان بگان. صلی الله وسلم وبارك على نبينا محمد وعلى